بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا وحبيبنا محمد صلى الله عليه وسلم وعلى آله وصحبه وسلم تسليما كثيرا. وشكراني برزمهم ولاكتان. السلام عليكم ورحمة الله وبركاته. سپاس بخوای پەروەردیگار کە لە حەڵقەیەکی تر لە ناسینی تەفسیرەکانی قورئانی پیرۆز ئێوەی بەڕێز و عەزیز شاد ئەبینەوە. لە حەڵقەی ئەو جارەماندا هەوڵ ئەدەین باس لە تەفسیرە کوردیەکان بکەین. لە دوای ئەوەی کە ئێمە باسی ڕەوتی تەفسیرمان کرد لە سەردەمی پێغەمبەری خوا صلی الله تعالی علیه وسلم قۆناغە جیاجیاکانی خۆیەتی بەرنامەیەکیش حەڵقەیەکیش تایبەت بکەین بە تەفسیرەکانی قورئانی پیرۆز بە زمانی شیرینی کوردی. طبعا زمانی کوردی یەکێکە لەو زمانانێک کە خوای پەروەردیگار جەل جەلالوهو دروستی کردووە. قەومی کوردیش قەومێکی موسڵمانەوە، قەومێکی دیندارەوە، قەومێکە تێیدا بڕوای بە ئیسلام هێناوە و ڕۆڵێکی کاریگەریشان بووە لە دروستکردنی ڕووداوەکانی مێژووی تاریخی مێژووی ئیسلامی. تێیدا دەیان سەدان زانا و بیریار و ئەدیب و نووسەر و شاعیر و سەرکردەی سیاسی و عەسکەری و سەرکردەی کۆمەڵایەتی بەخۆوەبینی و پێشکەشی ئومەتی ئیسلامیان کردووە. بەڕاستیەک لەو بوارانەی کە منوک باسمان کرد هەموو ملەتان پێویستیان بەوەیە کە ئەبێ خەڵکانێکە بی لە قورئانی پیرۆز شارەزا بن، چونکە بۆ پێی کە سەرچاوەی معریفەت و دنیابینی تاچی مسلمان و کۆمەڵگەی مسلمانەکانە. تێدا زانایانی ئیسلامی بەڕاستی بە زمانی شیرینی کوردی ئەسپی خۆیان لەو مەیدانە تاوداوە، بە دەیان تەفسیری قورئانی پیرۆزیان کردووەتە دیاری لە بۆ مەکتەبەی یاخود لە بۆ کتێبخانەی شارستانیەتی ئیسلامی بە زمانی شیرینی کوردی. تێدا بەڕاستی لە دوو تەوەرەوە ئەتوانین باسی بابەتەکە بکەین. یەک لە ڕۆ مێژوویەکەیەوە، دوو لە ڕووی ناوڕۆچەوە بزانین تەفسیری کوردی شان بەشانی تەفسیری زمانەکانی تر لە خزمەتکردنی پەیامی خوای پەروەردیگار جەل جەلالوهو چۆن بووە و هەروەها چ قۆناغێکی بڕیوە و چ قۆناغێکی بەخۆی بینیوە. بەڕێزان، ملەتی کورد لەبەرەوەی ملەتێکە بەڕاستی ئیستقراری سیاسی نەبووە لە دوای 100 ساڵ، یعنی بەر لە 100 ساڵی پێش ئێستا، بەڵام پێشتر کە لە تاریخی ئیسلامیدا بوونی هەبووە لەبەرەوەی زیاتر وەکەوەی ئەڵێ زانایانمان خەریکی فێربوونی زمانی قورئان بوون، زیاتر محاولەیان کردووە بە زمانی شیرینی قورئان تەفسیری قورئان ڕاوە بکەن وەکو نووسین. هەرچەندە نووسینی زانای کورد وەکو تەفسیر کم دەرەکەوی هەن، بەڵام کمن ئەو زانایانەمان زیاتر مەشغوڵ بووینە بە زانستی ئالا، بە زانستی زمانی قورئانی پیرۆز. بەڵام وەکو تەفسیرکردنی ڕاوەی قورئانی پیرۆز زانایانمان لەو بوارەیدا ئەسپی خۆیان تاوداوە، وجودیان هەیە، بەڵام وەک بواری زمانەوانی نین، کمترە ئەمڕۆڵە دەبیندرێ. بەڵام تەماشاکەیت بە زمانی کوردی تەفسیر بە زمانی کوردی لەبەرەوەی قورئان ڕێگای ناگری لەوەی کەەوە ئیسلام ڕێگای نەگرتووە بۆی کەەوە تێگەیشتن لە قورئانە بە زمانی بەو زمانی دایک بی. بۆیە تەماشاکە یەکەمین تەفسیر ئەوەی کە زانایان باسییان کردووە تەفسیر لە بە زمانی کوردی لە قورئانی پیرۆزە ئەگەڕێتەوە بۆ سەدەی 16هەمی زاینی، سەدەی 10 کۆچی. شێخ یعقوبی چۆڕی، مەلا یعقوبی چۆڕی تەفسیرێکی بە زمانی کرمانجی نووسیوە کە هەندێک لە بەشەکانی لە کوردستانی باکوور و کوردستانی ڕۆژهەڵاتە پارێزراون، تاوکو ئێستا حەسب ئەو معلوماتێکی ئەمن هەیتم چاپ نەکراوە، بە چاپ نەگەیشتووە. پێویستی بەوەیە کە بێ خەڵکێک خۆی بۆ تەرخان بکە، کۆمەڵە گەنجانێک هەوڵی بۆ بدەن هەتاوکو بتوانن بە شێوەزاری ئێستا دووبارە یاخود خزمەتی بکەن و بتوانن بێتە لەدایک ببێتە یەکێک لەو تەفسیرانەی کە دنیای نور ببینی. طبعا زۆرێکی تر لە دوای ئەو زانایانمان لە سەدەی 17 و لە سەدەی 18 و لە سەدەی 19 و سەدەی 20میش بە هەمان شێوە محاولەیان کردووە تەفسیر بە زمانی دایک بنووسن. لەوانە تەفسیری تیرکاری ئیمان بۆ قەومی کوردان هی مامۆستا مەلا محەممەد کوڕی سەعید زادەیە، مامۆستا مەلا محەممەد کوڕی سەعیدی پێنجوێنیە
کە تەفسیرەکە مەختوتە تاکو ئێستا لە جامعەی صلاح الدین نوسخەیەکی هەیە و لە تاریخی نووسینەوەی تەفسیرەکەی 1350 کە تقریبا 100 ساڵێک بەر لە ئێستاکە و بەیەکێک لە تەفسیرە کامڵەکاندا دەندرێ وەلامان کاتدا تەفسیرێکی دیکەمان هەیە بە ناوی تەفسیری مامۆستای مەلای مامۆستا مەلا ئەم تەفسیرەیە تەفسیری لەسەر تەفسیری ئیمانە شتێک هەیە هەندێک هەوڵ درراوە بۆی دوو چاپ دوو بەرجی چاپکراون هەوڵ درراوە بۆی لەلایەن کوڕەکەیەوە بە ناوی شێخ بەشیر حوسێن سەعدی جزئی یەکەم و دووەمی بە چاپ گەیەندراون ئەگەر بە هەڵە دانەچم هەوڵێک هەبوو لە کۆلیژی زانستە ئیسلامیەکان بۆ ئەوەی کەوە تحقیق بکرێ باقی ئەوانە دیکەشی بە چاپ بگەیەندرێ یەکی تر لەو تەفسیرانەی کە لە کۆنەوە نووسراوە یعنی تقریبا بۆ بیدایەتی سەدەکانی بۆ بیدایەتی سەدەی 1970 ئەگەڕێتەوە تەفسیری تیسکاری ئیمان بۆ قەومی کوردان کە ئەمە شێکێکە لەو تەفسیرانەی کە هاتاوەکو ئێستا چاپ نەکراوە و لە هەمان کاتدا بە چاپی ماوەتەوە هی مامۆستای گەورە مامۆستا مەلا مەحمودی خوارزایە هەش بەرگێ هەتاوەکو ئێستا چاپ نەکراوە تەفسیری تیسکاری ئیمان بۆ قەومی کوردان و لە هەمان کاتدا ژیانی ئینسان بۆ تەفسیری قورئان هی مامۆستا مەلا حوسەینی سەعدیە کە کوڕەکەی بەڕێز مامۆستا بەشیر سەعدی هەوڵی داوە هەندێک لە بەرگەکانی چاپ بکە و لە هەمان کاتدا کتێ تەفسیرەکەی مەلای گەورەی کوێ ئەوی شێکێکە لە تەفسیرە دیارەکان کە خۆشبەختانە لەم ئاخیرانە دوو چاپی دەرچوون ئێمە لەبەرەوەی کوردستان دابش کرا بەڕاستی لۆ 4 منطقەی جیاواز پێویست بەوەی بووە کە تەفسیرەکان بەڕاستی ئیش لەسەرەوەی بکرێ بۆەوەی کەوا تاریخی تەفسیری کوردی لە بنج و بناوانەوە بێندرێتە دەر و بەحسێکی مەیدانی لە بۆ بکرێ لە کوردستانی باکوور و لە کوردستانی مەتەلەن ڕۆژهەڵات و لە کوردستانی باشووریش بزاندرێ کامە تەفسیر بە زمانی کوردی کراوە بۆیە لەبەرەوەی نەبوونی دەرەنجامی دەراسەیەکی ورد ئینسانە بێ پشت بەوانە بەبەستێک ئەو مەقال و بابەتانەی کە ئێستا لەو بابەتە نووسراون کامانن هەتاوەکو بتواندرێ لە خاڵە ینی وەکەوەی ئەڵێن حقیقەتەکان نزیک ببینەوە ئێستا مەتەلەن تەفسیری مەلا خەلیلی ئالانی مەلا خەلیلی سەعیدی قەدیری بەیەکێک لە کۆنترین لە تەفسیرە کۆنەکاندا دەندرێ کە بەشی زۆری قورئانی تێدا تەفسیر کراوە بە زمانی کوردی سۆرانی و تەفسیری ڕوونکردنەوەی قورئان لەلایەن مەلا عەبدولکەریم موساعید کە تەفسیرێکی نوێترە بە زمانێکی سادەتر نووسرایە تەفسیری فەتح الرەحمان کە لە مامۆستا مەلا عەبدولڕەحمانی زەبیحیەوە نووسراوە تەفسیری کوردی کە لەلایەن مەلا عەبدولڕەحمان ڕەشیدەوە نووسراوە وەرجێڕان تەفسیری قورئانی پیرەمێردی شاعیر کە هەندێکی لەو بابەتەیەوە تەفسیری قورئانی پیرۆزی کردووە ئەمانە بەشێکیانن کە بەشێکیانە تاوەکو ئێستا دەستنووسن و بەشێکی دیکەشیان بە چاپ گەیەندراون و تەفسیرەکەی مامۆستا مەلا عەبدولکەریم مودەڕیس یعنی ئەوانە گەر بێت ئەمە تەرحێکی زەمەنی لۆ بکەین بە مەرحەلەیەکی کۆن لە تەفسیرەکاندا دەندرێن بە پێوەر لەگەڵ ئەو ڕەوتەی کە لە تەفسیر دوای یان لە کۆتایەکانی سەدەی 20 لە کوردستانە لەژێر دەسەڵاتی حکومی خۆماڵیە سەری هەڵداوە تەماشاکەی جۆرێک لە تەتەوەڕ یاخود پێشکەوتن لە بواری تەفسیر و تەفسیرسازیە ئینسان بەردیدی ئەکەوێ بۆی بەڕاستی ئەگەر بمانەوێ خوێندنەوە لە بۆ تەفسیری کوردی بکەین لە بۆ قورئانی پیرۆز بە پێی زەمن دەکرێت برین هەندێک تەفسیرمان هەنە کۆنن کە تێیدا هەم لە ڕووی ڕەنووسیەوە و هەم لە ڕووی تەفسیری قورئانی پیرۆزەوە پەیامەکەیان جیاوازە و هەندێک تەفسیریش بەڕاستی کە دەڵێن پەیامەکەیان جیاوازە بە معنەوەی لێکدانەوە و هەروەها لێکدانەوەی سەردەمی خۆیان بوون و ڕنگدانەوەی عەقڵیەت و بیرکردنەوەی 2 سەدە بەر لە ئێستا 3 سەدە بەر لە ئێستا 4 سەدە 5 سەدە بەر لە ئێستا لە نێو تەفسیرەکەدا بەرجەستە ئەبێ و کاتێک کە تۆ دەیت لە دوای نەوەتەکان تەفسیری کوردی بەراورد دەکەیت تەماشاکەی بالفعل پێشکەوتنی باشی بەخۆ بینیوە و لە ڕووی ناوەڕۆکیشەوە بەڕاستی هەتاوەکو ئێستاوەی کە ئەو تەفسیرانەی من بینی و من نەکرایە مەتەلەن ئینسان وەکەوەی ئەڵێ بە پێی ئەو جیاکاریەکە لە
جیهانی تفسیر لە جیهانی ئیسلامی بوونی هەبوو وەکو مەدرسەی تفسیری بالڕئی یاخود تفسیری بالمەئثور یاخود تفسیری جەمع لە بینی هەردووچیانە یاخود تفسیری ئیشاری کە بە تفسیری صوفی مەشهورە ڕنگدانەوە وەکو جزئی بوونی هەبوو بی بەڵام ناکرێ مثلا ئینسان تەصنیفی ئەو تفسیرانە بکا بڵێ وەڵای ئەو تفسیرە دەچێت ئەو بوارەی لێ تەماشاکەی ڕنگدانەوەی هەمووان بوونی هەبووە ئەگەر تۆ تفسیری مەلای گەورەی کوێ وەربگری بە نمونە تەماشاکە مەلای گەورەی کوێ لەبەرەوەی متەئسیر بووە بەو ڕەوتە عەقڵگەرایی و نوێگەراییەی کە لە مەسر سەری هەڵداوە کە خۆی لە مەدرسەی محەممەد عەبدە و هەروە جەمالەدینی ئەفغانی و محەممەد ڕەشید ڕیضا و ئەو ڕەوتەیە بین تۆ مەلای گەورە بەپێی ئەو بابەتانێک کە بەدەستی گەیشتون و بەپێی و سەرچاوانێک بەدەستی گەیشتون تەماشاکەی تەفسیرەکە ڕنگدانەوەی ئەو عەقڵیەتە ئەو ڕەوتە عەقڵگەراییە کە لە جیهانی ئیسلامیدا زاڵ بووە بەسەر تەفسیری مەلای گەورەی کۆیەدا زاڵە و زیاتر هەوڵ ئەدا لە تەفسیرەکەی خۆیە جانبی ئیسرائیلیات وەلا بنێ و خوێندنەوەیەکی جددی بی لە بۆ قورئان زیاتر خوێندنەوەیەک بی کە لەگەڵ ڕوحی قورئانە بگونجێ و بتوانێت لە مەیدانی واقعی خۆشی بزات لە جانبی علمی و عملیە هانی گەنجان و لاوان بدا بەوەی کەوە قورئان پڕیەتی هاتووە وەکو پەیامێک هاتووە پڕیەتی لە پەیامی عەقڵی پڕیەتی لە پەیامی زانستی بۆەوەی کەوە مرۆڤەکان ژیانی خۆیان لەسەر بنەما و ئەساس و بنەچەی ئەم پەیامە دروست بکەن وما ئەگەر بێت باماشەوە تەفسیرەکەی مامۆستا عەبدولکەریم و دەڕی وەربگرین تەفسیری نامی تەماشاکەی زیاتر تەفسیرەکە ڕنگدانەوەی تەرجەمەی زیاترە بەسەر ئیبداع یاخود وەکەوەی دەڵێت داهێنان یان خوێندنەوەیەکی کەسی لە تەفسیری قورئانی پیرۆزە محاولە ئەکا زیاتر مەتەلەن لەبەرەوەی تەرجەمەکەی زیاتر تەرجەمەی مەواهیب الرەحمانە ئینسان کاتێک گەڕێتەوە خزمەتی زیاتر یعنی وەکەوەی ئەڵێ بە تەرجەمە خۆیە بینێ کەچی مەتەلەن لە سەردەمی ئەوە ئیبداعێکی زۆر چاک بوو بە زمانی کوردی لە ڕووی زمانەوانیەوە و هەندێک تەفسیری دیکە مەتەلەن تەماشا ئەکەیت ئەگەر بێت و تەماشا بکەین لە تەفسیری سەردەمانی ئێستادا تەماشاکەی تەفسیری جزئی وەرەگرن هەندێک جارە مەتەلەن تەماشاکەی کابرای ناسری سوبحانی محاولەی کردووە مثلا هەندێک لە تەفسیری جزئی لە سوورەتەکان بکە یاخود مثلا هەندێک لە جوودی قورئانی هەیە ئاەتانی کە بە سەبەبی نزول هاتوونەتە خوارێ هەندێک وەرجەڕانمان هەیە کە لە بواری کەلیمە سازی ڕستە سازی قورئانی پیرۆزە محاولە کراوە کەواتە یعنی لە پێشتر محاولە بووە زیاتر ئیبداعی بی بە معنەوەی نووسینی زمانی کوردی بی نەک وەرجەڕان بی بەڵام لە دوای کۆتاییەکانی سەدەی 19 و دەستپێکردنی سەدەی کۆتایی سەدەی 20 دەستپێکردنی سەدەی 21 تەماشا ئەکەیت وەرجەڕانیش ڕۆڵی خۆی بینی و هەندێک مەتەلەن لە تەفسیری ئیبن کەثیرە هەندێک لە تەفسیری دیکە مەتەلەن وەرجەڕدراونەتە سەر زمانی کوردی ئەوەی کە من معلوماتم هەبێت تاوەکو ئێستا تەفسیرەکان کەمتر تەفسیری ئیبداعی کەمتر تەفسیری وان کە بتواندرێ مەتەلەن قسەی تێدا بکرێ وەکو زانای کوردی ئەوەشان بەڕاستی کۆمەڵەوە کارێکی هەن ئەوانەی کە تەفسیری قورئانیان کردووە بەشی زۆریان تایبەت نەبوون بە تەفسیر متخصص نەبوون لە تەفسیری قورئانی پیرۆزە زیاتر مەتەلەن ئەبینی مەلا بووە وەکو مەلا بووە یان ڕۆشنبیرێکی ئیسلامی بووە لە ئێستا مامۆستا عەلی باپیر کە تەفسیرەکەی لە پێم وابێ 33 بەرگا کردووە تەماشا ئەکەی هەوڵەدا شتێکی جیاواز بینیتە ناو تەفسیری کوردیە بەڵام حتمما ئەوانەی کە دەیخوێنەوە بە چاوێکی ڕخنەی خاڵی نییە وەکو هەر جوودێکی بەشەری لە حاڵەتی هەڵە بە تایبەتی شانی هەندێک تەفسیرەیە موچنە تەفسیری مؤلف خۆی بی مفەسیرەکە خۆی بی کە تێدا لەوانەیە هەندێک جار قبوڵ کراو نەبی موچنیشە ئەگەر بێت و بێخسرێتە بەرنوچی نەشتەرگەری قەڵەمەوە تێدا زۆر هەڵبگری بەڵام لە دەرەنجامە جوودی پیرۆزن و هەوڵی پیرۆزن و لە هەمان کاتدا بەڕاستی ئەتوانین بڵێن تەفسیری کوردی بە تایبەتی ئەو تەفسیرانەی دوای نەوەتەکان یاخود دەستپێکی هەزارەی 21 کە کراوە تەتەوڕاتی زۆری بەخۆوە بینیوە و تەفسیرەکان تەماشا ئەکەیت چ لە ڕووی زمانەوانیەوە چ لە ڕووی پەیامەوە و لە ڕووی ئەدای تەفسیریەوە بەڕاستی ئەتوانین بڵێن
تەکانێکی زۆر باشە بە مقارنتەن لەگەڵ ئەو تەفسیرەکمانەی کە لە سەردەمی خۆیان بوونیان نەبووە بە تایبەتش کە بەدەستنووس بوونیان نەبووە. یەک لەوانە کابراایکی سیاسی وەکو نەوشەڕا مستەفای کاتێکە لە کتێبەکەی خۆیان باسی ئەوەیە کە ویستویەتی تەفسیرێک بە زمانی کوردی بخوێنێتەوە بەڵام تەفسیرێکی دەست نەکەوتووە لە دەرەنجامە تەفسیری جەلالەینی لە قەدیمەکان و تەفسیری فی ظلالش لە نوێیەکان بە زمانی عەربی خوێندوێتەوە. بۆیە خوێنەری کورد ئێستا زۆر بە ئاسانی ئەتوانی دەستی بگا بە تەفسیرەکان. ئەو ئیحساییەی کە لە بەردەستی مندا هەیە عومەر عەبدوڕەحمان ناوێک ئیحساییەکی کردووە کە لە 2020 یعنی دەکرێت پاشی 2020 گۆڕانکاری بەسەردا بێ کۆمەڵێک تەفسیری هێناون لەکن ئەوە تقریبا دەڵێ ئەوەی کە بەدەستە من گەیشتووە تەفسیرە کوردەکان ژمارەیان وەکو تەفسیر هەتاوەکو ئێستا کە چاپکراون ژمارەی تەفسیرە کوردەکان 65 تەفسیرمان هەیە کە کۆی بەرگەکانیان 213 بەرگە و چاپکردن لە کۆی 65 تەفسیری کوردی 59یان چاپکراون. شێوازی زمانی کرمانجی خوارو یعنی سۆرانی 54 تەفسیر بە زمانی سۆرانی بوونیان هەیە و کرمانجی ژوور و بادینی 7 تەفسیر بە زمانی بادینی بوونیان هەیە و زمانی هەورامی 1 تەفسیر زمانی هەورامیە. کرمانجی ژوور و یعنی لاتینی 1 تەفسیر هەیە. کرمانجی خوارو و سۆرانی بەهۆندراوە 2 تەفسیرمان هەیە. یعنی ئەم ئیحسایە بەڕاستی ئیحسایەکی پیرۆزە کەچی خۆشی باسەکە دەڵێ ئەمە هەوڵێکی تاکە کەسیە هەوڵم داوە مادی بۆ لە پێناوی دەڵێ بۆیە دەکرێت جوودێکی دیکە بکرێ کە تەفسیر بە شێوازێکی دیکە بە تایبەتی تەفسیری کوردی خزمەت بکرێ. فی کولی الأحوال تەفسیری کوردی وەک من باسم کردەوەی کە من دیڕاسم لۆ کردە نەمتوانیە مثلا بەپێی ئەو تەفسیرانە بەپێی ئەو ڕەوتەی کە لە تاریخی تەفسیری ئیسلامی بوونی هەبووە وەکو تەفسیری مەئتور و تەفسیری ڕەئی و تەفسیری ئیشاری تەقسیمیان بکەین. دەکرێ بڵێن هەندێک تەفسیر هەنە تەرجەمەن و هەندێکیان هەنە وەکو ڕاوە و تەفسیر لێکە درێنەوە و هەندێکی دیکەشیان کە دەڵێم تەرجەمە بە معنە ئەوەی تەفسیری حرفیە و هەندێکی دیکار لەوانەیە جوودی کەسی بەڵام تەفسیری حرفی ئێستا مەتەلەن بنمونە تەفسیری هەژار کورداندنە بەڕاستی ناچێتە زمنی تەفسیرەوە لەبەرەوەی سیاق لەبەرچاو نەگیراوە لەبەرەوەی کۆمەڵێک علومی تەفسیری هەیە و خاترەوەی ئەتوو بگەیتە تەفسیر و ڕاوی قورئانی پیرۆز لێ نزیک بیەوە لە هەدەف و مانای دەق هەژار لەبەرچاوی نەگرتووە کۆمەڵێک تەفسیرێکی دیکەش مەسەل لەوانە تەفسیری ئاسان بە هەمان شێوە لەبەردید نەگیراون بۆی ئەوە ئەکرێ وەکو سەرەتایەک لە بۆ تێگەیشتن لە معنای قورئان نەکوکو تەفسیری قورئان لەبەردید بجیرێن. تەفسیرە گەورەکانی دیکەش هەوڵ دراوە لەوانە تەفسیری ڕەوان تەفسیری زمناکۆی تەفسیری مامۆستا تەفسیری قورئانی بەرزوو بە پێز وا لە هەمان کاتدا تەفسیری مامۆستای گەورەی کۆیەکە من بەڕاستی بە بۆچوونی من خوێندنەوەیەکی تەکانێکی گەورەی عەقڵی کوردیە لە خوێندنەوەی دەق کە تێیدا بەڕاستی خزمەتێکی زۆر باشی کردووە. مامۆستا بەو سفەتێکە بۆ خۆی عالم بووە زمانی عەرەبی باش زانیوە و لە هەمان کاتدا شارەزای گۆڕانکاریەکانی دنیا بووە توانیویەتی بەڕاستی تەفسیرێکی ناوازە و جیاوازتر ئەکرێ ئەگەر بێت و بکرێتە سەر زمانی عەرەبیەوەی کە مامۆستا عەبدولقادری بەحرکەی کردوویەتی بەڕاستی بکرێ بە یەکێک لە تەفسیرە دەوڵەمەند بکرێ بە یەکێک بە تەفسیرە ناوازەکان لە تەفسیری زمانی عەرەبیش دابندرێ چونکە بەڕاستی مامۆستای گەورەی کۆی توانیویەتی خۆی لەو قەید و قیودانە دەرباز بکا کە لە سەردەمی خۆی لەسەر عەقڵی خوێندنەوەی عەقڵی کوردی لە بۆ دەقەدینیەکانە بوونی هەبووە. بۆی بەڕاستی تەفسیری کوردی ئێستا ئەتوانم برێم لە حاڵەتێک و ڕەوشێکی زۆر باشدایە کە چێشتا ماویەتی کە بتواندرێ مەتەلەن خوێندنەوەیەکی کوردیانە بە شێوازێکی مستەقیل و دوور لە تەئسیراتی مەدرسەکانی تر و وەها زمانەکانی تر لە بۆ تەفسیری کوردی بکرێ. مەتەلەن ئێستایەک لەو تەفسیرانە بەڕاستی کە تەفسیرێکی ناوازەیە تەفسیری پڕشنجی نووری خودا کە هی زانای گەورەی کورد فەلەکناسی کوردی کە هەتاوەکو ئێستا گرنگی پێ نەدراوە هی دکتۆر مزەفەر پەرتومایە کە خۆی ئەندام بووە لە ناوەندی فەلەکناسی ئەمریکا لە دنیادا کە ناسا مەشهورە. ئەو کابرایە تەفسیری هەرچەندە بە زمانی سۆرانی کردو بەڵام وەکەوەی دەرێت لەهجەی کرمانجی سەروی بەسەردا خواروی بەسەردا زاڵە یعنی زیاتر وشەی وەکەوەی ئاڵای کوردستانی باشوور شێوە زاری زمانی هەورامی زۆر جاری وای لەگەڵ سۆرانەکەی تێکەڵاو کراوە بەڵام ئەو تەفسیریان بەڕاستی تەفسیرێکی زۆر ناوازەیە بە تایبەتی لە بوارە لە ئاەتەکانی علمی کە تێیدا ڕەئی شخصی خۆی هەیە خوێندنەوەی تایبەتی خۆی هەیە کە دەکرێت وەکو تەفسیری کوردی ئەگەر بێت و کەسێک بیەوێت تەفسیرێکی گشتگیر بکە ئیستیفادە لەو تەفسیرێ بکە بە تایبەتی لە بوارە زانستیەکەی و لە بوارە عەقڵەکەی لە مەلای گەورەی کۆیی لە بواری زمانەوانی لە هەژار و لە بواری
خوێندنەوە ئەحکامیەکان و دەقیقان و هەروەها ڕستەیەکانی لە باقی تەفسیرەکانی دیکە کە کتێبخانەی کوردیان بە تەفسیرکردن و ڕاوەکردنی قورئانی پیرۆز دەوڵەمەند کردووە. بەڕاستی تەفسیری قورئانی پیرۆز بە زمانی کوردی زۆر هەڵەگری، بەڵام هەر ئەوەندە یعنی بەشایەنم زانی لەخاتر بەرچاو ڕوونیەک بخەمە بەردید و بۆچوونی ئێوە ئەوەی کەوا زمانی کوردیش وەکو باقی تەفسیرەکانی دیکە وەکو باقی زمانەکانی کە توانیویەتی زانایانمان ئەسپی خۆیان لە وارە تاو بدەن کە پێم وایە داهات و زۆر گەشترە، شتی باشتر و چاکتر لە ڕێ توانندرێ خزمەتی چاکتری قورئانی پیرۆز و پەیامەکانی بکرێ بەو سفەتەی کە الحەمدولله ئێستا عیلم و زانست بەرەو پێش چووە، زمانی کوردیش بەرەو پێشچوونێکی جار باشی بەخۆی بینەوە، سەرچاوەکان زیاتر لە بەردەستن بە پشتبەستن بە تەفسیرەکانی قورئانی پیرۆز بە زمانی جیاواز بە تایبەتی بە زمانی عەرەبی کە زمانی سەرچاوەی دایکی ئومەتە، دەکرێت خزمەتی زیاتری زمانی کوردی و هەروە پەیامەکانی قورئانی پیرۆز بکەین. ئەوەی کە باسم کرد کورتەیەک بوو لە تەفسیری کوردی، هیوادارم توانی بێتم کە خاڵێک بخەمە سەر ئەو پیتانی کە پێویستیان بە مانەدارکردنە. بارەکە الله فیکم، هیوادارم توانی بێتم خزمەتێک بێ خۆشەویست بکەم. بمێنن بەخێر وەسەلام عەلەیکم وەڕەحمەتوڵڵاهی وبەرەکاتوه. Oh